ماما تخوا دەرێژەکە ئەنەس گەڕاگرا دەرکانە منتیقەش دەورەمەندن باشە دەچی لەو دەرکانە دەدەی یەکێک لە دەرکەیت دەیدە پاڕێەوە جوان دەرێت خوا پارەم دەنێ بێ داکم بێ بابم بێ کەس و کارم دەی ئەنەس غاردە بە قورعان دوایە دەرۆزەینەکەی پارێ خراکەی و بابت هەر دەتکوژی دەرد دەکا لە مارە بڕۆ مارێ بڕۆ ماردی ڕوهڕ نوعی کوپارەت دەدەنێ لە ناریدا و بابم مردی ها؟ ئەخەم ناتانم درێ بکەم بابوو داک مردشمەیە وی لەو قسە گەورەی ئەدی داکت حەیایی نەبردین داکت نەڕۆی بەجێ هێشتی ئەگەر ما بە لێرە دەبوو نەخێر دایک و باوکم مردوکماوە قسەی گەورەم لەو مەکە کەس ناتبینی ناکوڕم ڕوو دەروسەی بکە ئاخر خوای گەورەی ئێمە دەبینێ دەزانی قسەی گەورەم لۆ مەکە وەرە پێشم کۆدەی وەرە بە فێرت کەم وەرە کورەکەم گوتی بڕۆ مارێ برێ نەداکم هێنە باب وەختە لە بچام مرم دەی یاڵا هاگچکەن چت دەوێ ئەوە چ هەیە کەس نییە چت دەوێ ئەم فەقیرم نەداکم هێنە باب ئەگەر پارەمان پێ بدەیت ئەکیدی داک و بابت نەمایە ناوەڵڵا ئەدی دەچێ مەکتەبێ نە لە مەکتەبێژەم لیاندرینە حەز ناکەم دەرۆزەی بکەی بەس ها بگرە کورە عافیە ها دیدت چەند ئاسانە ئەوە لە بۆ من تەماشا بڕۆ مارمار بگەڕێ هەمووان خرکەوە پارەتی زۆر خرکەوە دوایانیوەی دەدەیە من ئەو جەنیوەی لۆ بابت دەبێەوە باشە تێگەیشتی ئافرین دەی قسەی جوان بکە و هالە پاڕێەوە بڕی بڕۆ فەرموو ئەڵڵا لە وەستە خۆشە ئەو تۆ لێرەی ئەوە تۆ چیەکەی لێرە من مامەم وتی دەرۆزەکە دەرۆزە بڵێ چۆن ئەبێت ئەی ئاخر مامەم وتی لێتە داماگەر نەچوێ مادام بۆستە با پارەت بۆ بێنم باشە نا من حەزم لێ لەگەڵێەوە بژیم نابێت کوڕە جوانەکەم نابێت منیش مێردم هەیە مناڵم هەیە دەتخوا نابێت بە قوربان ئەی لە ڕای خوای کوڕی من نابێت بڕۆرەوە بۆ ماڵەوە نەخێر من حەزم لێیە تۆ بمکەی بە کوڕی خۆت کوڕی من تۆ باوکت هەیە دوایی تووشی کێشە ئەبم نابێت تۆ باوکت هەیە بڕۆ بەلای باوک لەگەڵ باوکتا بژی دوایی منیش تووشی کێشە ئەبم خوا لە دەپاڕمەوە نابێت کوڕم نابێت کارە دەپاڕمەوە کەس نامکات بە کوڕی خۆی نابێت هەستە وامەکە وەرە وەرە بۆ لای وەرە با بچینە ژوورەوە